سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە شیزۆفرینیا سکیزۆفرینیا نیشانە ناسێنەرەوەکان کامانن و ڕۆڵی خێزان چییە لە پرۆسەی چارەسەریە بینەرمان بن. شیزۆفرینیا یەکێکە لە نەخۆشیە دەرونیە جددیەکان کە کاریگەری لەسەر بیرکردنەوە و هەست و سۆز و ڕەفتاری تاکدا ئەنێت و لە واقع دای ئەبڕێت کە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی و گرفت لە خێزانە دروست ئەکات. بینەری ئەم راپۆرتە بن دەربارەی سەرەکیترین نیشانەکانی شیزۆفرینیا. نیشانەکانی شیزۆفرینیا بەگشتی نیشانەکان لەم سێپۆلێنەدا دەبێت. نیشانە سایکۆتیکەکان بوونی گرفت لە پەیبردن لە بینین، بیستن، بۆنکردن، بەرکەوتن، تامکردن، هەروەها بیرکردنەوە و ڕەفتاری نائاسایی. بوونی هەلوەسە، بینین و بیستنی ئەو شتانەی بوونیان نییە، بوونی وام، بوونی کۆمەڵێک بیر و باوەڕ و گومان کە دوورن لە ڕاستیەوە. پەشێوی بیرکردنەوە، بیرکردنەوە و دەربڕینی ناڕێکخرا و نائاسایی. نیشانە نەرێنیەکان نەمانی ئارەزووی باشداریکردن لە چالاکیەکانی ژیانی ڕۆژانە، نەبوونی پاڵنەر و کەمبوونەوەی قسەکردن. نیشانە مەعریفیەکان گرفت لە تەرکیز، سەرنجدان و بیرمان. لە هەندێک کەسدا گرفتی بڕیاردان و هێشتنەوەی زانیاری و سەرنجدانیان بۆ دروست دەبێت. لە دەستنیشانکردنی هۆکاری نەخۆشیە دەرونیەکان و بە تایبەتتر شیزۆفرینیا یەک هۆکار نییە، بۆیە یەکێک لە فاکتەرە مەترسیدارەکانی کە ئەگەر بێت و لە ژیانی کەسەکەیە هەبێت بۆ ماوەیە کە بوونی کۆمەڵێک جینە لە کەسی توشبووە کە ئەگەری توشبوونی بە شیزۆفرینیایە تیادا هەیە. دووهەم فاکتەر کارکردی مێشک و پێکهاتەی مێشکە کە کۆمەڵێک گۆڕانکاری لە گوێزەرەوە دەماریەکان و گەێنەرە کیمیایەکانی مێشکی کەسی توشبووە هەیە و یەکێک لە فاکتەرە گرنگەکانی دیکە بوونی بارودۆخی ژینگەییە کە ئەویش هەژاری و بوونی فشار لە ژیانی کەسی توشبووە. بۆ باسکردن دەربارەی نەخۆشیزانی شیزۆفرینیا لەگەڵ ئەو چارەسەریانەی کە لەلایەن پزیشکی دەرونیەوە لە کوردستان بەکارێت میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەفرام حەسەنمان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان و ساڵانێکی زۆرە ئەزموونیان هەیە لە بواری چارەسەرکردنە. بەخێر بێت دکتۆر. خۆشبی زۆر سپاس دەکەم. پرسیارەکەمان بەوە دەست پێ ئەەکەین کە یەکێک لە نیشانە سەرەکیەکان لە شیزۆفرینیایە بوونی وەهمە، بوونی هەلوەسەیە، بینینی شتانێکە کە وجودی نییە، بوونی نییە، گوێگرتنە لە کۆمەڵێک دەنگ و قسەکردن لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی کە بوونی نییە، کە ئەمە لەلایەن زۆربەی خەڵکەوە لێکدانەوەی تری بۆ ئەکرێت. دواترە چینە سەر و پرسیارانە، بەڵام ئەگەر بتوانی بە زمانێکی سادە گۆڕانکاری کیمیاییەکانی ناو مێشکی کەسێک کە تووشی هەلوەسە و وەهم ئەبێت بۆمان ڕوون بکەیتەوە. بێگومان وەکو چۆن جەستەی مرۆڤ کاتێک گۆڕانکاری لە هۆرمۆن یان لە پێکاتەیە ئەبێ هەست بە گۆڕانکاری جەستەی یەکەین. بۆ نمونە کاتێک کەسێ فشاری خوێنی بەرزەبێتەوانە، هەست بە سەرێ شاکە، هەست بە ناڕەحەتیەکە. کاتێک کەسی ئاسی شەکرەی بەرزەبێتەوانێ، بێگومان کۆمەڵە گۆڕانکاری هەست پێکا دەمی وشکە بێت دڵی خێرابێ خێراچێتە بۆ میسکردن. بێگومان لە مێشکی مرۆڤیشە زیاتر لە 100 پێکاتە هەیە کە پێترۆ نیورۆترانسمیتەر بەخۆی پێترۆ گوازەرەوەی دەماری کە هەریەکە لەم گوازەرەوانە کۆمەڵە ئەرکی تایبەتی خۆی هەیە، واتە بەرزبوونەوە یان نزبوونەوەی ئاسی هەرێکێ لەمانە کۆمەڵی نیشانە لە تاکات دەرەخات. بێگومانە بەڵگەی زانستیمان هەیە لەسەر زیابوون و کەمبوونەوەکی بەڵگەمان چێکەم قسەیمە ڕاستە بێ یانە. ئەو کەسانی کەوا مادەی دۆپامین یان مادەی سیرۆتۆنینیان بەرەو زیابوون بڕوات، ئەم کەسانە هەندێک گۆڕانکاری لە هەستەوەرەکانیان ڕوایەت کەشێ هەر پێنج هەستەوەرەکە بگرێتەوانێت، بینین، بیستن، بۆنکردن، تامکردن، بەرکەوتن. دوی هەچ کاتێ مادەی دۆپامین زیابێ ئەشی ئەم کەسە هەستەوەری بیستنی هەندێ دەنگ ئەبیستێ کە کەسانی کە نایبیستن، بەڵام سەرەتا کەبرێکی کەم زیاکەڵەتەن هەست بە دەنگە دەنگێکم، هەست بە خشە خشێکە، هەستەکەم گوێچکەم دەنگێکی تێ، دوای ماوە وای لێ ئەڵێ هەستەکەم دەنگی کەسێکی دیاری کراوە، هەستەکەم جا فرمانم پێسپێرە لەگەڵ کەسێکا قساکەم، لەگەڵ کەسێکا قساکەم، دواتر وای لێ هەستەکەم کەسەکە ئەبینم شتێتە بەرچاوی لە ژوورکی خۆی کەداش لەبەر خۆی قسەکە گفتوگۆکە لەگەڵ کەسانەکە، دواتر هەستەکەم
پەلەکانم هەست بە مێلورەکردنی جەستەمەکەم هەچ کاتێماری دۆپامین زیابێ ئەم گۆڕانکارە ڕوویە بەڵگەمان چییە لەسەرەمە ئێمە هەندێک پێکاتی کیمیاویمان هەیە کە دەرمانە بەکارێ بۆ هەندێک نەخۆشی کە هەندێک کەس دۆپامینی گرفتی تیابێ ئەم حەبانەیەنی بۆی مادی دۆپامینەکە ڕێک بێتوانێ نیشانی ئەو نەخۆشانی نەمێنێ بە تایبەتی بۆ نەخۆشی پارکینسۆن کاتی ئەم دەرمانیانەیتێ ئەگەر بڕەکەی زۆر بێ یان دکتۆرەکە زۆر و بەبوریایی بووی بەکار نهێنێ کە ئەم بڕە زیاد بۆ لە ئاسی پێویست ئەم کەسای بینیت ئەم نیشانانی تیا دروستە بێت لە هەمان کاتە لەگەڵ ئەو دەرمانت کەم کردەوە یان پێچەوانی ئەم دەرمانت بۆ بەکارهێنا کە بێتوی کەمکردنەوەی دۆپامین ئەبینم کەسە ئەم نیشانانی تیا نامێنێ لەبەر خۆی شت نابینێ لەبەر خۆی قسە ناکە گومانی بۆ دروست نابێت کە خەڵکی ڕقی لێم باش بەڵام یەکێک لە مشکلەکان ئەوەیە ئەنی خەڵک ئەڵێ بە چه ئیشاعەیەک بە چه فەحسێک دەری خست کە من دۆپامینم زای کردویان کەمی کردو ئەوە یەکێکە لە مشکلەکان کە لەناو خەڵکە هەیە بۆیە ئەچەند ڕێگەی تر هەڵەبژێرن بەڵگەمان چێ لەسەر بۆ نمون ئەو کەسانێکەوە گرێکە بێ لە مێشکیانە یان کیسی ئاو هەبێ ئەگەر شار بخاتە سەر هەندێک شوێنی تایبەتی مێشک ئەبێتەوەی زیادبوونی ئەم ڕێڕەوە چکۆ لە مێشکی مرۆڤە 5 ڕێڕەوی دۆپامین هەیە هەر ڕێڕەوی ئەرکێکی هەیە هەندێکی بەسەرکی لەسەر کوێرە ڕژێنەکانە ئەگەر لەو شوێنەیە زیابێ کەسکە بینی گۆڕانکاری لە هۆرمۆنیان ڕات بۆ منە کەسە گەر خانمێک بێ نەچوتە ژیانی هاوسەری شەوانە ئەشێشی لە سنیا دروست بێ سوڕی مانگانی تێکەچێ مولۆ دەموچاویە پیا بێ لە نێرینە بەم شن گۆڕانکاری ڕوات ئەگەر لە ڕێوی ترابێک کا لە ئاسی خواردنیەکان لە ڕێڕەوی دووەمانی ئاستا ڕۆشتەکە ئەو کەسە کاتێک گریمان ئەو وەرەمەیان ئەو کیساوە لە مێشکیا هەیە لەگەڵ نەشتگەری وەکی ئەو وەرەمە لابەری ئەم کەسەم گۆڕانکارانی هیچی نانێت کەواتە بوونی ئەو شتان لەو شوێنەیە بەڵکی کارەکاتە سەر ئەو دەمارانە بۆ زۆر دەردانی پێچەوانی ئەمە بکڵین ئەم دەرمانی کە دروستڵێن ئەم دەرمانە بۆ زیادکردنی ئەو مادەیە کە ئەم مادەیە زیابوو کەواتە متوانین دروستیشی بکەن واتە گەرمە 100 کەس بێنین ئەو دەرمانیان بینێ بەشێکی زۆریان ئەم شانی تیا دەرەکەوێت کێمە هیچ شتێکمان نەبوو تەنها ئەو مادەیەمان زیاد کردو پێچوانگەی گەر 100 کەسی کە بێنین دەرمانی بینە بۆی ئەو مادەیە داڕازێنێ بەشێکی زۆری ئەمەی تیا چاکە بێت بەڵام پرسیار لەوێ دروستە بەیە هەندێک کەس بۆ بە دەرمانکەش بە قاوەتی لە ساسە باش نابێت چکە بۆ ئێمە تەنها دەرمانە بۆاسی دۆپامین ئەیێنێ بەڵام ئەشێ ئەم کەسە 8 بۆ 10 دەمایشی گۆڕانکاری لە شوێنێکی کەشە هەبێت بێ ڕەنگە بەشی دۆپامینەکەی چارەسەرە بێ هەندێک کەمە بێتەوە کاتە بەپی کەسەکان ئەگەڕێت بەڵام پێی کەسێکی بینی سیرۆتۆنیشی زیاد کردو دکتۆرەکە دەرمانی ئەمانی نەیاوەتێ بەس تەنها گوێنە دۆپامین هەبوو ئەشێ کەسێککە ئەستارکۆلینیشی زیاد کردو بۆیە پێی ئەوێ بەڵام لە پشکنینە پشکنێکی دیاریکەڵی ئاسی دۆپامین بپێ لە بەری ئەم وەرگەر لە ناو مێشکە نەکبێت لە ناو خوێنابێ تا بڵێن ئەتوانین بە سامپڵێکی خوێن وەرگرین بەڵام لە هەمان کاتە هەندێک مادەمان هەیە بەڵێ لە سامپڵی خوێناوەریەگرین ئەتوانین بڵێن ئەم کەسە ئەگەری خۆکوشتنی هەیە کاتێکی کەسێکی شیزۆفرینیە ئەم حاڵەتێ بێ ئەگەر هەندێک پێکاتە لە خوێنی وەربگری کاتێ بشڵێم ئاستی بەرز بێ لە ئەم کەسە مەترسی خۆکوشتنی زیاترە ئەوش بەڵگەی کە زیادبوونی ئەو مادەی حاڵەکە خراپترە کات بۆ ئەبێ ئەو مادەش چارەسەر بێت باشە یەکێک لەو ڕێککارە چارەسەریانەی کە زۆرینەی خەڵک لە کۆمەلگای ئێمەیە بەر لەوەی بچێتە لای پزیشکی دەرونی بردنیانە بۆ لای کەسانێک کە بازرگانی بە بیر و باوەڕی دینی خەڵکەواکەن کە باز لەوە ئەکرێ ئەڵێن ئەم قسەکردنە بەبەر خۆیەوە ئەم گوێ لێبوونی شت و بینینی شتانە واتە جنۆکە چۆتە لەشیەوە بەڕێستان کە باگراوندێکی دینیتان هەیە و تازەترین کتێبی شتان دەربارەی ئاین و سایکۆلۆژی و نەخۆشیە دەرونیەکانە ئەگەر بتوانن بە زمانێکی ئاسان و زانستیانە بۆ خەڵکی باس بکەن کە ئایا ئەمە جنۆکە ئەچێتە لەشەوە لە ڕووی دینیەوە یان بتوانن باز لەوە بکەن کە ئەم هەلووەسە و وەهمەی کە بۆ کەسەکە دروست ئەکرێ زیاتر بنەمایەکی زانستی بێگومانی ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە دوو سەرچاوە زیاترمانەیە کە بتوانین بڵێن بەڕێژەی لە 100 پشتی پێ ببەستی سەرچاوەیەکە بریتێ لە قورآنی پیرۆز دووەم بریتێ لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە هیچ کام لەم دوو سەرچاوەیە هیچ ئاماژەیەکمان نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە باری پێوترێت صحیح و سەریح بێ واتە ڕاستەوخۆ و ڕاستیش بێ بڵێت جنۆکە چێتە لەشی خەڵکیەوانێ بەڵکو زوربەی ئاماژەکان پێچەوانەی ئەمێ کە ناچێت بەڵام بەداخۆ هەندێک کەس لای ئەمە لەبەر کەمی شارەزای لە زمانی عەرەبیە یان لە هەندێک تەفسیری قورئانە کەسە و کەسێک کە وەری گێڕا و خۆی پەشیمانەوێتەوە بەهەڵە ئەو زاراوی وەرگێڕاوە هەندێک کەس ئەمەی بەکارهێناوە ئەتر خەڵکی ئەمە شارەزایی نیە لەسەر چاوەزان ئاینەکانی تا وێ ڕاستەخۆ ئەم دووەک سەرچاوە کەمیان وەرگرتووە لەسەر ئەمە ئیشەکەن لەنە ئەگەر بێتە سەر سەرچاوە ڕاستەقینەکان ئەوانەی کە تەفسیری قورئانە باوەڕ پێکراوەکان لەناو باوەڕی ئیسلامیە کاری پێکرێ ئەم سەرچاوانە باس لەمە ناکەن تەنها بۆ چوونی کەمینەیە کە نەک زۆرینە کەمینە لەو باوەڕێکە بچێتە لەشی خەڵکی و کە کاریگەری هەبێت چونکە ئەگەر بێت و لە ڕووی ئاینیەوە ئەم شتە ڕاست بێ جنۆکێ بێت
بێتە لەشی منەوەکو دکتۆرە فران گۆڕانکاری بکات لە ڕەفتار و لە کردنی منە کەواتە لە ڕووی شەرع من تەکلیفم لەسەر نامێنێ واتە گە من خراپەیە بکەم جنۆکەکە پێ کردو باشی شوم نابێت کەس دەستخۆشیم لێ بکات جنۆکە پێ کردو من هەندێک جار ئەم زاراوێ مەچووە لەوەتی ئیسلامی 1440 ساڵە تا ئێستا لە هیچ دادگایەکە کەسێ توانیوەتی لە هەموو ئەم نوێژووی ئیسلام و لە هەموو وڵاتانی کابووە بێتە لای دادوەر بڵێ جەنابی دادوەر من ئەم تاوانەی کردم ئەم دزیەی کردم ئەم هەڵەی کردم ئەم خراپەی کردم من نەبووم جنۆکە پێ کردم خۆ کەس نەبێ کەسەونەی خوێندکارێک کاسی زانستی کەم بێ بە بیانوو نیە بڵێ باوکە من دەرچوم و جنۆکەکە خستنی یعنی هیچ خوێندکارێکی وتووە پێچەوانەکەشی کەس هەیە بڵێ سەرکەوتنەکانی من دەستکەوتەکانم بڕوانامەکانم جنۆکەی پێ کردم ئەگەر بێت و پێچەوانی من تەکسەرمە سحری لێکراوە تا ئێستا هیچ مامۆستایکی ئاینی ئەوانە کە من پێڵێم دیناردارەکان نەک دیندار ئەمانە کۆمەڵێک کەسن بۆ پارە ئیشەکەن و بازرگانن توانێتی لە دادگایە کابی سەلمێنێ بڵێ جەنابی دادوەر من ئەوە تا بە بەڵگەی شەرعی بۆ تەسەلمێن کەم کەسە سەحری لێکراوە جنۆکە چۆتە لە شێوانە بەربدرێت ئێمە وەکو زانست هەفتانە زیاتر لە 5 بۆ 10 خوشتە لیژنە دەروونەکەی ئێمە ئەگەر لە عێراق حسابی بکەین زیاتر لە 100 کەس سەردانەکە لای ئەم کەسە لەسەر ئەم تاوانی بەرپرسەکەنە خۆشی دەرونی هەیە ئەم کەسە بەرپرسی ئەم تاوانەکە هەر شتێ بێ بردنی شتێ بێ شەڕێک بێ ئاژاوێک بێ ئەم کەسە نەخۆشی دەرونی هەیەیانە تا ئێستا هیچ دادگایەکەیە دان بە مامۆستایکیانە بڵێ بڵێ ئینە بڵێ مامۆستای ئەم کەسە سحری لێکران و جنۆکەی هەیەیانە کە لە کاتێکم هەمان ئەزانی دادوەرەکان لە عێراق و لە زۆر وڵاتە ئیسلامیەکانە ئەمانە شارەزای باشن لە ئاینی ئیسلام چووگەر شارەزانە بن ناکرێن بە دادوەر لەبەر بەشێکی زۆر یاسی ئەم وڵاتانە لەسەر بنەمایکی ئاینی دانراوە بەڵام خەڵک هەر بەردەوام ئەچێت ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە لەبەر ئەوەی خەڵک هەیە خوێنەوارە ینی خەڵگەیە ئاستی خوێنەواری بەرزی هەیە و بەڵام ئەوێ تاقی ئەکاتەوە ئەنجا لە ئەخیرایەت بۆ لای پزیشکی لەبەر ئەوەی ئەو خەڵکەی ئێمە وەک خۆت وتت ئاستی خوێنەواری بەرزە بەڵام ئاسی ڕۆشنبیری نسمە خوێنەواری تۆ فێری خوێندن و نووسن و پیشەیەکەکە بەڵام فێری هۆشیاری و ڕۆشنبیریت ناکات لەسەر کایەکانی ژیان بێ بەڵێ هەندێک کەسێ بڕوانامی زۆر بەرزیشی هەیە من نەگوڵێم خەڵکیکە پزیشکمان هەیە سپۆرەکەی لە بواری جگە لە دەرونیە نەخۆشی دەرونی چۆتە بۆ ناودێتی بۆ لای کە لەو مامۆستا ئاینیانێ ئەو مامۆسای ناودێتە بۆ من توێتی بڕ ئەم شتە ڕەبتی نییە بە ئاینەوانێ ئەمە ڕەبتی بە نەخۆشیانی بڕە بەلای من کەواتە ئەم مامۆستا ئاینیە لە بەروی شارەزایی لە دینە هەیە لەم پزیشکە باشکە ئەم پزیشکە تەنها لە بواری هەناوێکەی لە بواری نەشتەرگی خۆیان شارەزای هەیە تێمە لەوە چیت چکەم پزیشکە لە خێزان و وەریگرتو ئەم بۆ چوونە ئەم پزیشکە کاتی نەبوو بێ سەرچاو ئەم شتە بەڕاستی هەیەیانە بێ لە بۆ چوون و خراپ چێ بڵێ مامۆستایکی ئاینی باش ئەو ناردوێتیەوانە گرنگە ئەم ڕۆشنبیریە زۆر گرنگە چکە بێ بەیەکەوە ئەم کارکردنە بکرێت یەکێک لەو مشکلانەی کە هەیە ئەو کەسانەی کە سەردانی کەسانێکەکەن کە وەکو بەڕێستان وتن دیناردارن وەکو دیندار لێدان و تفکردن و مەسەنجەرە سەددار ئەکێشێ بە بنی قاچیانی هەنێک لە کەیسەکان باسی ئەویان کە دۆڵی لە ترسا لە ترسەوەی زیاترمان لێ نەیە وتومانە بەڵێ جنۆکەکەمان بینی هاتۆتە دێرەوە ئەمە چ کاریگەریەک لەسەر پرۆسەی چارەسەری دواتر دەعانێت ینی لە هەنێکیانە بۆیان ئەبێ بە ترێز ڕقیان لە دین ئەبێتەوە ڕقیان لە گوێگرتن ئەبێتەوە لە قورئان و لە پرۆسەی چارەسەری دەرمانی ئێوەیە چ کاریگەریەک دەعانێت بێگومان وەکو دوو کاریگەری کە ئەم کەسانە کە دواتر ویان لێ ڕقیان لە ئاین ئەبێتەوە لایەن دوورەکەونەوە هیچ وەختەیە ئاینی ئیسلام بەم شوێ بڵاو نەگەر کە سەوا بزانێ ئەمە شتێکا زۆر گرنگە بەهۆی ئەمەوە خەڵکی ئەگەڕێتەوە بۆ دین خەڵکی دیندارە بێ ئەم کەسە شتێکی گرنگیە چونکە ئەم بانگەشەی ئەم کەسە ئەیکا پێغەمبەری خۆ ئەم بانگەشەی نەکردو بڵێکە ینی ئەوەی کەوا ئەم ڕێکلامی بۆ کاڵە من فلان هەموو جۆرە نەخۆش چارەسەرەکەم پێغەمبەری خۆ ئیدعای ئەمەی نەکردووە ئەکرێ ئەم کەسە لە پێغەمبەری خوا شارەزاتر بێ خولەفای کەسی ئیدعای ئەمەی نەکردووە بۆی ئەم کەسە ئەمەی کەیکا ڕەبتی نییە بە ئاینەوە ڕەبتی بە بازرگانێکی سرف و کەم کەسێکە توانیوێتی هەندێک کەس فریو بە کە پاریان لێوە بوت و پاریان لێ بسەنێ لە ڕووی ئاین و هیچی ئەم کەسانە هیچ نەدوور نەنزیک پەیوەندی بەڵگەی ئەمەش چییە تا ئێستا وەزارەتی ئەوقاف کێکێک لە باگراوند ئاینەکان و سەرچاویشیان لە وڵاتە ڕێگەی یاوە بێت کەسێ بڵێ ئەم کەسانم کارە ئەکەن کارێکی ئاینیە کارێکی شەرعیە بەداخەوە هەنێک جار گەورەتریان ئەکەن یەکێتی زانایانی کوردستانیانی عێراق وتوێتی ئەمانمی شێکن بەشگەل ئەگەر وابەی خەڵمالەکانی کە بۆ نایکەن ئەی مامۆستا ئاینەکانی مزەوتەکان بۆ نایکەن خۆش زان قورئان بخوێنن خۆوانی شەگر بڵێیت ڕەنگە لەمانی کە زۆر شارەزاتر لە ڕووی پزیشکەکەی ئێمە بڵێ ئەمە زیانی زۆر یاوە لە نەخۆشی ئێمە بۆ نمونێ من ڕۆباست لە شیزۆفرینیاکەین ئێمە شیزۆفرینیا کە سەرەتا نیشانەکان دەرەکەوێن ئەگەر ئەم کەسە ڕاستەوخۆ سەدانی پزیشک بکە ڕێژەی چاگۆل لە 150 بەروجرۆ لەمەوەی کەمتر لە 6 مانە دوێ ئەگە من 100 کەس بێتە رام لە تور هەفتەیەکەوە 10 ڕۆژەوە گەژبینم ئەم 100 کەسە لایانی هەرە کەمەکەی
50 کەسی نەخۆشیە بنە بڕێبی و بۆی ناتەوانێت مەگەر ئەم کەسە دوای 2 ساڵێ دوای ساڵێ دوای ئەوی کاتێکی زۆر هاتوچۆی پێکراوە و توانە سوڵەتی بەقەی گوێ لەبەر ڕۆژی 3-4 ساعت کە لە کاتێکە ئەو مامۆستای خۆی گوێ لێ ناگرێت ئەو مامۆستایانی خۆی پێویستی بە قورئانی گوێ لێگرێت ڕۆژی 4 ساعت کەس نەی گوێ لە قورئان ئێمەش نەکەیشی ماڵۆ بکات کەی فەرمانبەرێکە کەی شەکەی بکات ئەمە زیانەکەی چیە کە توێ دوای ساڵ 2 ساڵ تێپەڕیەوە میترم کەسە بە درێژخایەنیەت منەکسەر ئەو لە سا 50 لا بردووە یە مەسەرێکەوە ئەم کەسە کۆمەڵێشتی توش بوو لە خێزان دابڕاوە کاری پێ ناکرێت ئیش ناکە مامۆستایەک لە مەکتەب ئاسی دوا کەوتووە لە پلەکەی هاتوۆتە خوارەوانێ من نەبێ دانیشم یەک دنیاشتی بۆ ڕێکم و نەخۆشە دەرونیەکانی دیکەشی خەمۆکی دڵاڕاوکێ ئەوانە ئەنجا لەگەڵ یاکێتە لای من ئەمە بەستە ناشی زۆکێ بەڵام وەک بەڕێستەڵی دوای ساڵێکە گاتە لای من لە سا 50 حاڵتی خەمۆکیشی هەیە لەگەڵیان لە سا 23 بۆ 25 حاڵەتی دڵڕاوکی هەیە لە سا 15 بەرەوژوور حاڵتی وەسواسی شەبێ ئەو وەختی شەکەوێ بە دوو ئیشمەوە لە دوو لاوە کار بکەم ئەمەش ئیشی دوکتۆرەکە زۆر قورسترەکە و بۆ کەسەکەش ئەبێ سەردانی بەردەوامی هەبێت و تێچووی مادیەکەشی زۆرتر ئەبێت اینجا ئەو سەردانی کا بۆ لای ئەو کەسانش هەندێک شتی کە بۆ بەکارهێنێ ئەم شتانە هەندێک کات زیانی هەیە نەکسوت ئەو کەسە بۆ چوونی خۆی تەنهاوە ئەزانێ ئایا با بە کەسێ بڵێ هەنگوین خۆ هەنگوین باشە بەڵ هەنگوین باشە بەڵام بۆ هەموو نەخۆشیە باش نییە ئەنی هەنگوین باشە شیفایەتی بۆ شەکرە باشە خۆ بۆ شەکرە باش نییە هەنگوین بۆ مناڵێک کە عمری مانگی کەمتر بێت تووشی زەردوبێ باشە وەرمنە کەسێک توش بووی شیزۆفرینیا و شەکرەی هەیە لەگەڵات و هەنگوینی بیتە هەر تەنانەت بەبێ هیچ نەخۆشی جەستەی ئەوەی کە حاڵەتی دووجەمسەریە لە حاڵەتی شادیبوونی مانیە هەنگوینی بەرێ زۆر ڕۆز ئیخراپە بێت چونکە ئەم کەسە بێ هەندێک خواردنی مزەبەخشی لێ کەم کەیتەوە ئەم کەسە خۆی ئاسی مادەکانی زۆر زیاد کۆنتڕۆلی خۆی پێ ناکرێت ئەم کەسێتە لای ئەمە خۆی بۆ بە پێغەمبەر تاسی پێغەمبەری ئەڕوا تو هەنگوونەتی ئەو نیکە بەرزترە بێتەوانێت وێ بەڵێ هەنگوون خواردنێکی زۆر گرنگە شیفایەتی بەڵام نمیسرە هەموو نەخۆشی چارەسەرەکە بۆ هەندێک حاڵەت بڵێ بەڵام بۆ هەندێک شتێوە بەکار نەهێنرێ بەڵام بەداخۆ لێم سەبۆ هەنگوون بخۆ ئەو بخۆ ئەو بەکاربێنە چون کەسە شارەزایانی پێکاتەکانی هەنگوون چیە شارەزایان لەم نەخۆشیە ئەم کەسە چ مادێک لە لەشیا گۆڕاوە وە چه کاریگەریەکیش دەئەنێت سپاس دکتۆر بۆ زانیاریەکانت ئەرکرد کێشە بینەرمان بێن بەردەوام بین بەربڵاوی شیزۆفرینیا لە سەدا یەکە لەناو کۆمەڵگەیە و دەرکەوتنی نیشانەکان و دەستنیشانکردنی کەسی توش بوو لە کۆتایی تەمەنی هەرزەکاری و سەرەتای گەنجیە ئەبێت کە ئەم ڕێژەیە جیاوازی هەیە لە ڕێگەزی نێرە لە کۆتایی تەمەنی هەرزەکاری و سەرەتای تەمەنی 20 ساڵیە ئەبێت بەڵام لە ڕێگەزی مەیە لە سەرەتاکانی تەمەنی 20 ساڵی و سەرەتاکانی تەمەنی 30 ساڵیە ئەبێت. I was about 29 years old. نزیکی 29 ساڵ بووم کە تێبینی نیشانەکانم کرد لە خۆمە لە زانکۆ وانەمەوتەوە و نەمەزانی هەڵەکە لەکوێدایە. زانیاریەکی ئەو تۆشم نەبوو لەبارەی شیزۆفرینیەوە. هەندێک شت بە تەواوەتی باش نەبوو. ژیانم زۆر قورس بوو نەم دەتوانی زاڵ بم بەسەریدا. لە یادمە هەندێک شتی سیر لە مێشکمدا بوون. بێخەویم زۆر هەبوو کە بیرکردنەوەی سیر و نامۆی بە دوای خۆیدا هێنا. بەڕاستی کاتێکی زۆر قورسم هەبوو بۆ ڕێخستنی ئەو سترێس و فشارەی کە لەسرم بوو. بۆ یەکەم جار کە لە نەخۆشخانە مامەوە لەلایەن پزیشکە دەرونیەکەمەوە بڕیار درا و پاشان گوازرامەوە بۆ بەشێکی دیکە بۆ ئەوەی چارەسەری زیاتر وەربگرم. بەهۆی ئەو نەنجی و عیبەیی کە بۆ شیزۆفرینیا هەیە نەم ئەویست کە بە نەخۆشیەکەوە بناسرێم. زۆر ئاڵۆز بوو. چارەسەری گروپی و پاشان چارەسەری دەرونی تاکە کەسی زۆر یارمەتی دەربوون بۆم. ئاسان نییە بەڵام کاتێک دەرمانی دروست وەربگریت وا هەست بکەیت کە ئاسایی ئەتوانیت لەگەڵی بژیت زۆر یارمەتی دەرە. دوورمەکەوەرەوە لە داواکردنی یارمەتی مەترسە لە دەستنیشانکردن. هەرچەنە زووتر دەستنیشان بکرێت ئەوە زووتر بەرەو چارەسەر بوون دەڕۆیت. Don't be afraid of the diagnosis. The faster you get a diagnosis, the faster you can get on the road to recovery. چارەسەرکردنی دەرونی و ڕاهێنانەوە بۆ کەسانی کە توشبووی شیزۆفرینیان یەکێکە لە هەڵبژاردنەکانی دیکە بۆ قسەکردنی زیاتر میوانداری بەڕێز بژار شەهابمان کردووە کە بەڕێزیان توێژەرەوەی کۆمەڵایەتین و زیاتر لە 12 ساڵ ئەزموونیان هەیە لە یەکێک لە نەخۆشخانە دەرونیەکانی سلێمانی کە ئەویش نەخۆشخانەی سۆزی دەرونیە. بەخێر بێت.
بژارخان پرسیارەکەمان بەوە دەست پێەکە بەڕێستان کە ساڵانێکی زۆرە لە ناو نەخۆشخانەیەکن کە کەیسی شیزۆفرینیایی زۆری تێدایە ینی کارەکانی ئێوە بە چ جۆرێک ئەبێ چۆن ئەتوانن یارمەتی ئەم کەیسانە بن؟ بەڵێ سەرتا سپاس بۆ دەرفەتە نەخۆشخانەیەکی و نەخۆشخانەی سۆزی دەرونی بەڵێ زیاتر لە 12 ساڵە کراوەتەوە وکێکە لە نەخۆشخانانی کە نەخۆشی درێژخایان وەرەگرێ و شیزۆفرینیا لەگەڵ تێکچوونی مەزاج ئەم دوو جۆر نەخۆشیە لە نەخۆشخانەکەمە چارەسەر وەرەگرێ پەشێوی مەزاجی دووجەمسەری بەڵێ ئەو دوو جۆرە لە بەرەوەی درێژخایان و پێویستیان بە چارەسەری دوور و درێژەیە بە نمونە کەیسمانەیە لە سەرەتای نەخۆشخانەکەوە کراوەتەوە لەوێ تاکو ێستا هەر بەردەوامە لە عیلاج وەرگرتن لەبەر ئەوە پێویستی بە مەدای دوور و درێژەیە شیزۆفرینیا بۆ خەسخانە تایبەتە بەس بەو دوو جۆر نەخۆشیە ئیش و کاری ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی سەرەتا کە کەیسێک دێتە نەخۆشخانەکە بە تەشخیص کراوە کە شیزۆفرینیاتی پزیشکێکی دەرونی یاخود چەند پزیشکێک لە ڕێگای لیژنەی دەرونیەوە ناردویانەکە بێزەبەت ئەم کەیسە شیزۆفرینیا هەیە کە داخڵ ئەبێ لە لای ئێمە لێ بە گروپ ئیش ئەەکەین ینی بە تەنیا من بەرپرس نیم لەو نەخۆشە ئەو نەخۆشە دکتۆرێکی دەرونی لە ڕێگای دەرمانەوە چارەسەری ئەکا ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی کارمەندێکە بەرپرسە لە پێدانی عیلاجەکانی لەگەڵ چارەسەری سروشتی هەمووان بە هەماهەنگی ئیش لەگەڵ ئەو نەخۆشە ئەەکەین سەرەتا داخڵ ئەبێ ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی ئیشمان زۆرتر لەگەڵ کەسوکاری نەخۆشە بۆ دەزانین کەیسێکی وەکو شیزۆفرینیا خود نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشێکی ئاڵۆزە فرە ڕەهەندە نیشانە و تایبەتمەندی جیاوازی هەیە تایبی جیاوازی هەیە لەبەر ئاڵۆزیەکەشی چارەسەرەکەشی حتمەن ئاڵۆز باش بەڕێستان باستان لەوە کرد کە هەیە مثلەن نزیکەی 10 ساڵ زیاترە لە ناو نەخۆشخانەکە بە بەردەوامی ئەمێنێتەوە بەڵام مەرج نییە هەموو نەخۆشێکی شیزۆفرینیا لە ناو نەخۆشخانەیە بە بەردەوامی بمێنێتەوە ئەگەر باسی ئەو حاڵەتانە بکەیت بۆی ڕوون بێت لە لای خەڵکی چکە کەسی توشمی شیزۆفرینیا ئەگەر چارەسەری وەربگیرێ و بارودۆخەکەی جێگیر بێ ئەتوانێت لە ناو خێزانەکە بمێنێتەوە ڕاستە چارە سەرکردن لێ ئەتوانین بڵێن دووسێ جۆرە و تایپەکانی شیزۆفرینیاش چەند جۆرێک تایپی هەیە کە هیچ شیزۆفرینیاک لێکێکی تر ناچێت بڕێک نیشانە لە نەخۆشەکە هەیە بڕێک لێکێکی ترا هەیە و هیچیشان لێک ناچن بۆیە تۆ ئەو چارەسەری بەکارێنی مەرجنە وەکو هەموو نەخۆشەکان وەکو یەک چارەسەریان بکەیت هەیە نەخۆشەکەی تونترە هەیە هێواشترە و ڕۆڵی خێزان لێرا دەور ئەبینێ ئەو کەیسەی من باسم کرد هەنێجا خێزانەکەی هاوکارنیە بۆیە ئەو فترە دوور و درێژە ماوەتەوە بەڵام ستانداردی ئیشکردنی نەخۆشخانەکەی ئێمە ئاوە هەیە نەخۆشە کە داخڵ ئەبێ فترێک عیلاج وەرئەگرێ ئەو فترێک کە ئەو لەژێر عیلاجایە ئێمە ئیش لەگەڵ خێزانەکەی دەکەین کۆنتاکتمان لەگەڵێ هەیە چی لەگەڵ خێزانەکەیانە ئەکەن ڕاستە ئێمە تەرکیزەکەینە سەر ئەو لایەنی کە خێزانە بێ هاوکار بێ لە پرۆسەی چارەسەرا چکە ئێمە بەتەنیاگەر عیلاجی بینی هیچمان بۆ نەکرۆ بۆ نەخۆشە ئێمە ئەوێ ئەو فەزای لە ماڵەوەی کە نەخۆشەکەی تیاخۆکاوە ئەبێ ئەوە چاککەین اینجا نەخۆشەکەی بۆ بنیڕینەوە بەڕاستی چکە کارەساتەکە ئەوەیە کە تۆ کەیسەکە چارەسەرەکەی لای تۆ جێگیرە بە دەرمان لە ڕووی دەرونی کۆمەڵاتی و هەستەکەی یان ئەو ئارامی کە لە ناو نەخۆشخانەکە هەیە ئەو چالاکیانەی کە هەیەی بڵێ ئیستا دینە سەر چالاکیەکانشمان کە چۆن ئێمە ئەو چالاکیانە بە نەخۆشەکەین وتمان خێزانەکەی ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە پرۆسەی چارەسەرکردن دکتۆرە بەڕێزەکان عیلاجەکانی بۆ دائنێ بەپێ و کۆرسێک کە پێویستی ئێمە لەگەڵ خێزانەکەی ئیش ئەەکەین سەرەتا ئێمە ئەبێ ئەو نەخۆشە لە خێزانەکەی تێبکەینین چکە نەخۆشێک نەزانێت شیزۆفرینیا چیە بەتەکید ناتوانێت لەگەڵ ئەو نەخۆشە چکە شیزۆفرینیا مهمترین نیشانی ئەوەی وەهم و هەلوەسەی هەیە خۆ گەر خێزانێک دوای ئەم وەهم و هەلوەسەیە بکە کێشەی گەورە خۆبخێنێ نیە ئێمە بانگیانەکەین سەردانی ماڵی خێزانەکانەکەین بەڵام بە ویست و خواستی خۆیان چکە هەنێ خێزان تەنانەت ئامادەنی ئێمە بچینە ماڵەکەشی پێی خۆش نییە ئەنی حەز ناکڵێ ئێمە لەبەر لەکەی شەرمەزاری هەیە لە کۆمەلگای عیبەی نەخۆش ئەڵێمە لای گەڕەکەکەی لای مەسەلەن خزم و کەسوکاری خۆمان نەماوە تو کەیسێکی دەرونیمان هەیە پێمان خۆش نییە سارێکی وەزارەتی تەندروستی بێتە بەردەرگاکەمان ئێمە ژەڵین کێشە لەوانە ڕەچاوی هەموو ئەو خاڵاناکەین بەس ئێوە هاوکارمان بن بۆی ئەم کەیسە هیچ نەبێت ناڵێن 100% چکە هیچ نەخۆشێکی دەرونی بە تایبەت شیزۆفرینیا 100% چاکبوونەوەی نیە تەنها ئەڵێن ئەتوانێ بژی ئەتوانێت بچێتەوە ناو خێزانەکەی لەگەڵ عیلاج و هاوکاری خێزانەکان بۆ شێوازە بانگیانەکەین ئێمە سەرەتاتیانەگەێنین کە نەخۆشی شیزۆفرینیا چیە نیشانەکانی چین چۆن بیناسنەوە ئەو هەنگاوانەی کە ئەوان ئەینێن سەرەتا چییە بەداخۆ لە کۆمەلگای خۆمانە زۆری نەی ناڵبان ئەڵێن هەنێک خێزانمان هەیە کە زۆر هاوکارە زۆر تێگەیشتووە
بەڵام ئەکسەری خێزانەکان کێشیان ئەوەی تێناگەن لە نەخۆشیەکە دوای هەلوەسە و وەهمەکەی کەوتون ئەڵە کەیسەکەمان ڕەفتاری خراپ ئەکا قسەی خراپەکە کێشەمان بۆ دروستەکە سیاری دراوسی شکاندووە و ئەزانێ بەویستی خۆیت بالضبط نازانێت کەسی شیزۆفرینیا هیچ بەرپرسیانێ لەو هەڵس و کەوت و ڕەفتاری کە خۆی کردوێتی طبیعەتی نەخۆشەکەی ئاوە هەیە دێ شەکوای ئەکا ئەڵێ ئاوە هەیە ئێمە ناتوانین بیبینە دەرەوە ناتوانین بیبین بۆ میوانی ناتوانین بیبین بۆ سەیران شتێکەکە پێی شەرمەزارین ئافرەتە ئەترسین تووشی عیبەیەک ببێ تووشی حاڵەتێک ببێ ئێمە دێن خێزانەکان بانگ ئەەکەین کە ئەمە سیفاتی نەخۆشیەکەیەتی نیشانەکانێتی تۆ ئەبێ بیناسیتەوە بەڵام کە هێناوێتی خستەخانەی سۆز نەخۆشخانەی سۆز دوا مەرحەلەیە بەداخەوە کۆمەڵشتی تری تاقی کرۆتۆ کە خەڵک پێشنیاری بۆ کردو بۆ نمونە کە خەڵک پیزانی و حاڵەتکە ئاوتێتی بۆ نایبێ بۆ لای مەلا بۆ نایبێ بۆ لای شێخ و مەلا و مەسەلا نوشتە و دوعای لێ کراوە دەمی بەستراوە مەسەلەن لەوانەیەکە جنۆکە چۆتە لە شێوە سەحری لێکراوە بالضبط ئەمانە هەمووی تاقی ئەکاتەوە مەلا چووە شێخ چووە نوشتەی بەتاڵ کردوتەوە تەنانەت من حاڵەتێکە لە ئەم فترەی کە لە نەخۆشخانەی سۆزم بیرم ناچێتەوە کەیسەکات شتێکی لە ملا بوو بە هیچ شێوە دای نەکەن دوای چەند هەفتەیە دێپەڕی لە چارەسە تەنانەت بۆ خۆشتنیش ئامادە نەبوو دای بکەنێت من لام پرسیاوتم تۆ چۆن ئەوە چیە لە متەوتی نا من ئەمان پارێزە لە نەخۆشەکە تم باش ئەگەر تۆ پارێزاوی لە نەخۆشکە ئێستا چی ئەەکەی لە خستەخانەی سۆز وەنێگەر تۆ شتە بپارێزێ دوایی بە هەر شێوازێک بێ بە لە ڕێگەی خۆم و دانیشتن و متمانە دروستکردن و ئەوانە لێم وەرگشتەکە کردمەوە بەبێ ئەوەی کە خۆی بیبینە بۆی ئەو پەیوەندی هین مەسەلەن شێوازێک نەبێ بڵێ متمانەکە شکاوە بەڵێ بڕوان بەت پێ بکە بەبێ مۆبایلەکە کردمەوە 3 مەتر بوو 3 مەتری باریک نووسرا بوو نازام قورعان بوو شتی عەرەبی بوو زۆر وازەح نەبوو کە ئەنەهو لای کەسێک ئەمەی کردووە ئەم پارێزراوە بێ لەم جنۆکانە ناتوان عەزیەتی بێبەن لەم وەهم و شتێک کە خۆی هەیەی ئەمە نەخۆشی شیزۆفرینیا وەهمی هەیە ئەڵە خەڵک وەهمی بیستنی هەیە وەهمی بینینی هەیە وەهمی بۆنکردنی هەیە ئەو ئەمەی قۆستە بۆ ئەو کەسە کە بەحساب پسپۆری ئەم بەتاڵکردنەوەی ئەم سەحرەیە پێێتی تۆ بەمە پارێزراوەبی هیچ زیانێکت پێ ناکات ینی ئەمە یەکێکە لە کێشەکان بەداخەوە خێزانەکانیانن کە ئەم کەسانە ئەبەن بەڵە بەتاکید بۆ نەخۆشەکە خۆی وای ئەوەی نییە ئەوە کەسێک پێشنیاری بۆ کردووە پێتی بێ بۆ لای فلان کەس فلان شێخ ئەمەی بۆ ئەکا تۆ نەخۆشکەت پارێزراوە بێ لەم شتە زۆر باشە ئەو بە کورتی ئەوەی کە باست کرد کەواتە زۆر گرنگە خێزان لی تێبگات ئەگەر هاوسەرەتی ئەگەر دایک و باوکێتی بۆی بزانێ ئەم نیشانانە نیشانەی نەخۆشیەکەیە نەوەکو بەویستی خۆیەتی باشە ئەمە وەکو خێزان و ئەو گلەیانی کە باست کرد و بە تایبەتی تەجروبەی بەڕێستان ینی پاڵپشتی لەوە ئەکا کە بەڕاستی لە کۆمەلگای ئێمەیان نەبوونی ئەم هۆشیاریە هەیە بەڵام کە یەنە لای ئێوە طبعا لەوێ ئێوە بە تیم ئیش ئەکەن چۆن ئەتوانن ژیانی ڕۆژانەی ئەم کەسە ڕێک بخەنەوە ڕاستە وتمان سەرتاکە نەخۆشەکە داخەڵ بوو ستافکەمان بۆ پێگەێنە ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی کۆمەڵی ئاکتیڤیتیمان هەیە لە نەخۆشخانەکەمان کەسێکی وەکو شیزۆفرینیا بەڕاستی تۆ ناتوانێت وەکو کەسێکی خەمۆکی و ئەنگزایەتی و ترس و فۆبیا ئەو شتانە دابنیشی جەرسەی نەفسی بۆ بکەی ئیسفادە لەوە ناکات بەڵام ئەتوانرێت لە هەنێ تایپی شیزۆفرینیا ئەوانەی وەعیان هەیە پێی بڵێ کۆمەڵێک ڕەفتاری بگۆڕی بەتایبەتی ئەگەر تووشی خەمۆکی بوو بێت بەڵێ دەتوانی هەنێشتی بۆ بکەیلەوانە قەناعەتی پێ عیلاج بووە قەناعەتی پێ کەم خەستەخانەیە بۆ ئەوەنێ سەجن کرابێ ئەوەنێ بۆ ئیهمالکردن لێرە بێ کە سوکاری لێی بێزار بوو بێ نە ئەمە شوێنێکە بۆ ڕاهێنانەوەی تۆ بۆی دواتر بچیتەوە ناو خێزانەکەت ئێمە ئەمانە ئەو فکرەیە لەگلای نەخۆش بچێنین کە ئەم فترەیە دیاری کراوە چۆن داخەڵ بۆ واش هەر بچێتەوە ناو خێزانەکەی بەڵام هاوکاری مامکات لەو بەنامەی کە ئێمە هەمانە لە نەخۆشخانە بەرنامەکانمان بەو شێوازەیە بەیانیان کە هەڵستن لە خەوتم ئەن فێری دەم و دانیشتنیانەکەین فێری خۆشتنیانەکەی تەنانەت من کەیسم بیرێت لە نەخۆشخانەی خۆمان کە داخڵکەوە 4 دانە ساڵ بۆ خۆی نەشتووە کە ئەمە گرفتێکی زۆر گەورە یعنی خێزانێک چۆن ناتوانێت قەناعەت بە کەیسێک بکات خۆی پشوەکەوەیکی کە لە پێداویستەکانی یان چۆن داوای یارمەتی لە کەسی پسپۆڕ نەکرد بالضبط کە ینی لە کاتی خۆیان فرێی نەکەوتون کەیسەکە ئەنی بەلایەن و کێشە نەبوو تا درێژەی کێشاوە کەیسەکە کەیەتی لای ئێمە وتمانەوە کە بەسیترین نمونەیە من باسی ئەەکەم تۆ فێریەکەی ژیانکردن بەو شێوازەیە پرۆسەی ژیانکردن ئەبێ هەستی ئەم چالاکیانە بکەی خۆت پشۆی گرنگی بە خۆت بێ قژت ڕێک بخەی جلی پاک و تەمیز لە بەرکەی لە کاتی پێویستە داوای هاوکاری خواردن خەوتن ینی شتە سەرەکیەکانی ژیانی ڕێک ئەبێتەوە تەنانەت لە نەخۆشخانەی ئێمە کە کاتی هەستان لە خەو بوو
بەتانی و جێگەی خەوتنەکەیان کۆ ئەکرێتەوە بۆچی لەبەرەوەی نەخۆشەکە هەنێجار ئەڵێ حەزەکەم بخەوم حەزەکەم ینی ئەمە حۆجەیەکە بۆی بەشداری چالاکیەکانمانەکە بۆی ئێمە وەکو ستانداردی خۆمان کاتی خەوخەوە کاتی خواردن کاتی ئیشکردنە تەنانەت هەنێ ئیشی بچووگەین بۆ کەیسانی کە وەزعیان هەستەکەین جێگیرە و مەترسیان لەسەر نییە وەکو ئاکتیڤیتی. دواتر ئێمە هۆڵی مۆسیقامان هەیە، هۆڵی فیلممان هەیە، هۆڵی وەرزشمان هەیە، هۆڵی چالاکی کاری دەست و چنین و وێنە کێشانمان هەیە بە بەرنامە ئەم چالاکیانەمان ڕێکخستووە نەک بۆ ئەوەی کاتی نەخۆشەکە پڕبکەینەوە لە نەخۆشخانە بۆ وەکو چارەسەرێک بەکارێنی. دەست خۆش کەواتە ئەوەی کە ئێوە ئەیکەن ئەوەیە کە کەسەکە بتوانێت ژیانی ئاسایی هەبێت چکە لەوانەیە لەناو خێزانە بۆ خێزانەکە ببێ بە فشار کە بتوانێت لەو بارودۆخیابی هێڵێتەوە. سپاس خاتو بژار ئەزێتت کێشە. هێڵی یەکەمی چارەسەریەکان بۆ توشبوانی شیزۆفرینیا چارەسەری دەرمانە کە لەلایەن پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانەوە ئەنجامەدرێت. بەڵام لە پاڵم چارەسەریەیە چارەسەرکردنی دەرونی و ڕاهێنانەوە زۆر گرنگە بۆ کەسی توشبوو بە تایبەتی ئەو هۆشیاری کە بە خێزانی کەسی توشبوو بە شیزۆفرینیا بدرێت کە چۆن نیشانەکانی بناسنەوە و چۆن مامەڵەکردنی ڕۆژانەیان هەبێ کە کاریگەری نەرێنی لەسەر ژیانی کەسی توشبوو ژیانی خێزانی دانەنێت. بەم جۆرە بەرنامەی دەروندروستی پێشکەشکرا بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.